رحمان یەکشت هەیە ئەمەوێت تێم بگەین دیسان لۆ شەڕێ هاتی نەوەڵام جارە شەڕ ناکەم ئی کاکە چ دەوێت برام لۆ یەخەمان بەرنادەی بەس تێم بگەێنن بزانم خەڵک بۆشت لە من ناکڕێت وەڵڵاهی لە تۆ هەرزانتری فرۆشم دەزانی چێ برام ئاتوو زەمیرت نییە زگت بە عالەمێ ناشتێ ئەوەیە مەوزوعەکە وەڵڵا زەمیرم نەبی ویجدانم هەر هەیە دەزانی چێ کاکە ئابن زگم بە خەڵکی فەقی دۆستێ بە قەردیان دەدەمێ ئەمە بۆیە کەسشت لە من ناکرێ وەڵڵا من باوکم لەو قەبرە زیینو بێتەوە داوای شامپۆی بکا بە قەرز نایەم ئێ وەڵام بە قەردیان دەدەمێ ئاقەتا قبولی ناکەم ئێ قبول ناکەس دەکەی کاکە چۆن چیەکەم هەموو شتێکم خۆش بوو خۆش بوو باوکەڕ و لیمۆکەشی ئەسڵا هەر ڕازمان کرد لەرچی خەڵکی با بتەقل لە غەمان وەڵڵا پەتاتەکەم لە هی تۆ جوانترە تەماتەکەم لە هی تۆ جوانترە و ئەمریشن نەمێنێ یەڵە بابە وەرنێرە هەرزان ماڵی فەقیری وەرێن وەڵڵا شتەکای من لە هی تۆ هەرزانترە و ئەبێ کارێکە پێ بکەم بابە دەواری شڕی نەکردبیە هەرزانمان کرد وەرە بابە وەرە یا ڕەبی عافیەتتان بی یا ڕەبی عافیەتتان کوڕی بەجیسی ئیشینگۆ هەمووی بە قەردە بابە سەرچاوم بەخێر بێ هەر ڕازمان کرد لەو نیعمەتە جا گوتی سەد زرکە کوڕەوەی نەبی سەدەی هەوە ئەوە قەردارەکەیە بە قورعان گەیشتە 300,000 بەسقەینا 300,000 قەردم دایتە عالەمێ وریە لەبەر چاومایە بۆ وەرگرتنەوەی قەرزەکانە چۆنەبی بە فلیم ئەم ڕەحمانە ناجسنە ئاوا بڕوا بەخوا دەسڕی سواڵیم پێداخە ئەبێ حەلێکی بۆ بدۆزمەوە